بەڵێ کاکارە سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن من لە گوندی سەرنەوسم لە بەردەم یەکێک لەو هۆڵانم کە پرسەی تیا بەڕێواتێتن لە ئێستادا پرسە لەم هۆڵەدان داوە هۆڵی گوندی سەرنەوسە پرسەی حەسەن ڕەحمان کە دوێنێ شەو لەلایەن هێزە ئەمنیەکان لە خۆپیشاندان درایە بەر ڕێژنەی گولە و شەهید بوو ئەمڕۆ دیارە پێشنیوەڕۆ لە گۆڕستانی گوندی سەرنەوس بە خاک سپێردرا لە ئێستادا پرسە بۆ ئەم هاوڵاتیەدانراوە لێرە من سەبارەت بە بەڕێوەچوونی پرسەوە دوایین پێشهاتەکان لەگەڵ یەکێک لە مامۆستانی ئاینی کە ئەندامی ئەنجومەنێکی بیسکەسی پێکەنراوە بۆ ئەم کێشەیە قسەی لەگەڵەکەم مامۆستا سڵاوتان لێبێتن ئەنجومەنەکەی ئێوە چ بڕیاری داوە و دوایین زانیاریەکان چین سڵاو لە ئێوەی بەڕێزیش سڵاو لە بینیرانی پێیام خی گەورە مۆفەقتان بکە ئینشاءڵڵا بسم الله الرحمن الرحیم دیارە ئەوە یەکەم کێشە نییە و دوا کێشەش نابی تا ئێمە ماوین کێشەکان بەرداوامن زۆر بەداخەوە بۆ هێزەکانی ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان ئەوانەی کە هاتوونە سەجادە و داوای حەقی خۆیان و داوای تەواوی حەقی خەڵکی کوردستانەکان لەگەڵیشان پۆلیس و ئاسایش و ئەمنی ئەو کوردستانە بەداخەوە لە کوردستان ئەوەی ئەمە دەبینین نەموچەیە کە زیاتر لە 75 ڕۆژە تێپەڕیوە موچە نەهاتووە ئاو نییە کارەبا نییە ئەوانە داوای ڕۆناکایی ئەکەن کوردستانێک پڕ لە خێر و بێر کوردستانێک پڕ لە هەمووشت هیچ شتێکمان نییە نەغازە نە بەنزینە نە کارەبایە نە ئاوە نەموچەیە زۆر بەداخەوە بۆ سەرکردەکانی کورد کە لە کوردستان شەرمەزاریە بووان دەبی زوو خۆیان تەسمیل بکردبایە و کەسێکی شایستان لە شوێنی خۆیان دانابایە ئێمە ئەوڕۆ لە سەر تەرمی خوالی خۆش بوو حەسەن ڕەحمان خوای گەورە بە شەهید لە قەڵمی بدە ئینشاءڵڵا ئەنجومەنێکمان پێکەنا کە دەگاتە 20 کەسێک هەمومان بەیەکەوە هاوڕان لەوەی بڕیارمان داوە ئەگەر حکومت بێتە سەرخەت و حەقمان بستینیت ئەوە ئێمە دەستخۆشی لە حکومەتەکەین و ئیلا ئەگەر حکومت حەقمان نەسینیت و ئێمە کە لە ڕابردوودا دووسێ قەزەی تریشمان هەبووە حکومت حەقی ئێمەی نەداوە بەڵام ئێمە وەکو عشایری توانیتمان ئەو کەسانەی کەوە ناحەقیان کردووە بەرامبەر بە باڵەکایەتی بەدەستی خۆشمان لە ناومان بردوونە و ئەو برایش بە هەمان شێوە ئەنجومەن وا بڕیاری داوە ئەگەر حکومەتی هەرێم بێتە سەرخەت و تۆڵەی ئەو خوالی خۆش بۆ بکاتەوە ئێمە دەستخۆشی لێکەن و ئیلا ئەگەر نەکاتەوە ئێمە وەکو باڵەکایەتی بەدەستی خۆشمان پاشی 100 ساڵیش بەر ببێت و خزمەتی بکە بەدەستی خۆمان لە ناوی دەبین و تۆڵی خۆمانەکەینەوە خوێن بەخوێنە بەڕاستی مامۆستا بارودۆخی هاوڵاتیان زۆر خراپە بە تایبەتی لە ئێستادا کە موچەنیە بینین گرفتی ئاو هەیە کارەبا هەیە هاوڵاتیانە بۆ نەبوونی کارەبا خۆپیشاندانیان کرد ئایا پێویست ئەکاتن هێزە ئەمنیەکان بەم شێوەیە مامەڵە لەگەڵ هاوڵاتیان بکەن ئەوان داوای مافی هێزە ئەمنیەکانیش ناکەن بێگومان هەروەکو لە قسەکانیش ئیشارەم پێدا ئەوانەی کە هاتوونە سەرزادە بۆ خۆیان بەتەنیا نەهاتوون داوای موچە ئەکەن بۆ ئەو هێزەیە کە دژیوان وەستاون زۆر بەداخەوە ئەوەی بینیمان لە سەردەمی بەعس بەبیرمە هاتەوە کەوە خەڵکی ڕاودەنا دەیکوشت بە هەمان شێوە ئەیانەوێ ئەو خەڵکەی لەناو بەرن ئەوانەی کە هاتوون داوای ڕۆناکایی ئەکەن زۆر بەداخەوە شەرمەزاریە بۆ سەرۆکانی حکومەت و پەرلەمان و ئیلە ئاخیریهی دوای 34 ساڵ ڕۆناکاییمان نەبی لە وڵاتە دوای 34 ساڵ نەوتی خۆماڵیمان نەبی کە وەکو عراقدا بەشەکرێ دوای 34 ساڵ زیاتر موچەمان لە کاتی خۆی نەبی یعنی بەڕاستی شەرمەزاریە ئەبێ ئەوانە دەست بەجێ ئیستیقالە بنووسن و خەڵکی شاو بتە شوێنی وان سپاس مامۆستا حەشیم ڕوستایی ئەندامی ئەنجومەن کە لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین بەڵێ کاکارێز من ئەمەوێتن یەکێک لە هاوڵاتیانی تر لە گوندی سەرنەوست وەربگرم کاک نەبەز سڵاوت لێبێتن ئێوە داواکاری چیتان هەبوو لە ڕۆژانی ڕابردوو بۆ بەو شێوە مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی سووری ناحیەی وەرتێکرا وڵا سەرەتا بەخێر بێن زۆر بەداخەوە ئەمە داواکاریەکەمان ئاداواکارێکی ڕەوا و ئاشتیانە بوو خۆپیشاندانمان کرد بوو ڕۆژ پێش ئێستا بە ئاشتیانە چوین لە پردی حافیز داوای مافی خۆمان کرد کە هاتنەوەی کارەبا لە 24 کاتژمێردا 3 کاتژمێر کارەبامان هەبوو دواتر چوین ناحیە لەگە هەواڵان کە لەوان ئەو کاک حەسەنی خۆمان کە ئێستا تێدا شەهید بوو چوین یاداشتێکماندا بەڕێبەرایەتی ناحیە بەڵێنی چارەسەرکردنی کارەبایان پێداین هەم ئێوارەکەش بەڵێنیاندا بوو کە کارەبا کێشەینەوە و کۆتایی هاتە و چارەسەر بووە 2 ساعت و نیو کارەبا هاتەوە و وژایەوە دیسان بەهۆی گەرما و نەبوونی موچە و کاک حەسەنی ژێک لەو کەسانە بووە کە صاحب دوو هاوژین بوو وەلا ئەسڵ دینارێک لە بەرکەیدا نەبوو ئەو زەختی ماڵ و منداڵیشی لەسەر بوو بەڕاستی بەداخەوە کە شەو چون لە خۆپیشاندانە بەڵام زۆر بە بێڕوحمان و بە بێویزانە شەیدیان کرد وەک ئەوەی وایە کە پێشتر بەرنامەی بۆ داڕێژراوی
زۆر بەداخەوە بۆیش ئەو ناومالێنا شەهیدی ڕووناچی توێ بەڕاستی سنووری ئێمە تاریکە بەداخەوە بۆ کاکەسەن بەداخۆش بۆ ئەوانەی کە گوێ لە میلەتەکەی خۆیان ناگرن بەبێ ویزدانی و بێزەمیری کەوتونە ژیانی میلەتی خۆمان ئەوانەی کە سوونە خۆپیشاندانەکە هیچیان نەچیەکیان پێ بووە نەچەقویان پێ بووە نەهەڕەشەیان کردیا تەنها داوای هاتنەوەی کارەبایان کردیا بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە داوایە داوای موچە بکەی داوای کارەبا بکەی یان دەتگوژن یان سزن دەکەن یان ئەمر قەبزی لە بۆ دەردەکەن زۆر بەداخەوە. زۆر سپاس کاک نەبەز کە لەگەڵمان سپاس بۆ زانیاریەکان. بەڵێ کاکە ئارێزەمە پەیامی ئەم هاوڵاتیانە بوو و مامۆستا حەچیم کە ئەندامی ئەنجومەن بوو کە ئەنجومەنێکی 20 کەسی پێکێنراوە بۆ ئەم کێشەیە ئاماژەی بەوەدا کە بەڵێ بەڵە بەداخەوە لە دوێنێ شەو کە ئەم ڕووداوە ڕوویداوە لە سنووری ناحیەی وەرتێ تاوەکو ئێستا هیچ بەرپرسێکی ئیداری لە ناوچەکە پەیوەندیان بەمانەوە نەکردووە و بەشداریان لە پرسەکە نەکردووە بەشداریان لە ناشتنیش نەکردووە تاوەکو ئێستا لایەنی پەیوەندیدار لە ناوچەکە نەهاتوونە سەرخەت و هیچ ڕاگەیەنرا و بڵاوکراوێشیان لە ڕاگەیانەکانیش بڵاو نەکردوێتەوە دەربارەی ئەم ڕووداوە و هاوڵاتیانی ناوچەکە داواکەن کە بکوژی ئەم هاوڵاتیە دەستگیر بکرێت و بدرێتە یاسا وەک خۆشیان ئاماژیان پێداوە گەر یاسا چارەسەری ئەم گرفتە نەکاتنەوە خۆیان بەلایانی عشاری چارەسەریەکەن وەک لە ڕابردوو کێشەی هاوشێوە هەبووە لە دەڤەری باڵەکایەتی بە لایەنی عشاری کاتێک کە یاسا کاری خۆی نەکردووە بەلایانی عشاری یەکلایان کردوتەوە.